وەکو پشتگیریەک بۆ جوتیاران و بەرهەمی ناوخۆ بە تایبەتی و کە هاوکاری جوتیاران کرێت لە ئەو بەرهەمە جوان و ناوازەیی کە بەرهەمی هێنن لە ناوخۆی هەرێمی کوردستانە کە بە بازاڕکردنێکی باشی لە ناوخۆی هەرێمی کوردستانە بۆ بدۆزرێتەوە. دەزگای میدیای کورسات سپۆنسەری فیستیڤالێک کات بە ناوی فیستیڤاڵی کاڵک کە لە شارباژێڕی تەخت فیستیڤالەکە لە دەشتی زاڵێ ئەنجام ئەدرێت و ماوەی چەند ڕۆژێک بەردەوام بێت کە گرنگێکی زۆری هەیە بۆ بەرهەمی بۆ هاوکاریکردنی جوتیاران و بۆ هاوکاریکردن و بازاڕدۆزینەوە بۆ بەرهەمی جوتیاران. گفتوگۆ لەسەر تەورەکەکەین و باسی فیستیڤالەکەکەین، باز لە کات و دەستپێکردنی فیستیڤالەکە و ماوە و شوێنی فیستیڤالەکەکەین لەگەڵ زۆر بەڕێستی بانیاسین بەڕێوەبەری کۆمپانیای مۆرینا بۆ بازاڕکردن. سڵاوت لەبێ کاکسیڤان. کاکسیڤان باسێکی فیستیڤالەکەمان بۆ بکەیت. فیستیڤالەکە کاتەکەی، شوێنەکەی؟ فستیڤاڵی کاڵک فستیڤالێکە بۆ پاڵپشتی بەرەبوومی خۆماڵی، بە تایبەت تەرکیزمان لەسەر جوتیارەکانە. فستیڤاڵی کاڵک لە بەرواری 4 نۆ دەست پێ کات کە کاتە ڕۆژی چوارشەمە کاتژمێر 5 ئێوارە بۆ دەیشەوە. ئەم فستیڤاڵە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بێت، واتە چوارشەمە و پێنجشەمە و هەینی. و ئێمەش وەکو کۆمپانیای مۆرینا هەڵساین بە بیرۆکەی بە بازاڕکردنی ئەم فستیڤاڵە کاتێک کۆمپانیای مۆریاس ڤژن سەردانی کۆمپانیەکەمانی کرد. سەبارەت بە بیرۆکەکە باسییان کرد لەسەرەوەی کە ئایا چی بکەین بۆ جوتیارەکان بەروبوومی ئەم ساڵیان فرێنێن و بەروبوومەکانیان بە بازار بکەن. و اختصاسی ئێمەش لە بواری بە بازارکردنە هەڵساین بیرۆکەکەمان زیاتر پەرە پێە و دەستکاریمان کرد بەوەی کە بگونجێت لەگەڵ بازاڕی کاری ئەمڕۆیە. خۆشبەختانە کۆمپانیای مۆریاس ڤژن کە ئەو بیرۆکانی ئێمەشی بینی پەسەندیان کرد و لە هەمان کاتە لەگەڵ کاک ڕەنجا سەردانی دەستگای میدیایی کورساتمان کرد، زۆر بەڕێز کاک دێرین پێشوازی لێکردین و کاتێکە گوێی لە بیرۆکەی فستیڤالەکە بوو بەو پەڕی تواناوە پڵپشتی خۆی بۆ ئەم فستیڤالە دەربڕی و ئێستا هەموو دەستگای میدیایی کورسات بە خۆشحاڵیەوە لە پاڵپشتی ئەم فستیڤالانەوە کارەکەن و ئەتوانم بڵێم تیمێکی ماندوونە ناس کارەکات. و لە هەمان کاتە ئەم فستیڤالە ئەوەی کە بەلامانەوە گرنگە بەرهەمی ئەم جوتیارانە ساخکەینەوە. زۆر باشە کاکسیڤان، بێگومان بۆ ئەوەی کە ئێمە و بینەرانیش باشتر و ورتر بزانین فستیڤاڵی کاڵک کات و شوێنەکەی چۆنە و لەکوێیە بە وردی پێکەوە بینەری ئەم پرۆمۆیە بین و دواتر درێژە بە گفتوگۆکانمانەی لەسەر فستیڤاڵی کاڵک. ئەم جارەیان فستیڤالێکی جیاواز دەست پێ دەکات. فستیڤالێک لە پێناو بەرهەمە ناوخۆیەکانی کوردستان. فستیڤاڵی کاڵک لە 4 نۆ ڕۆژی چوارشەمە لە ناوچەی شارباژێڕی تەخت دەشتی زەڵێ دەست پێ دەکات. لەم فستیڤاڵەدا بەرهەمە ناوخۆیەکان پێشکەش دەکرێت و چەندین چالاکی هونەری و کەلتوری پێشکەش دەکرێت. بە هاتنتان بۆ ئەم فستیڤاڵە پاڵپشتی جوتیاران و بەرهەمی ناوخۆیی دەکەن. ڕۆژانە کاتژمێر 4 ئێوارە بۆ دەیشە و چاوەڕوانتان دەبێت. زۆر باشە کاکسیڤان، با بگەڕێمەوە باسی ئەوە بکەین بۆچی فستیڤاڵی کاڵکی ناوە بە تەنها کاڵک لەم فستیڤاڵیان نمایشەکە یاخود بۆچی نامرا کاڵک؟ بێگومان بەس کاڵک نییە لە ناوم فستیڤاڵە، هەموو بەروبوومە کوشت و کاڵیەکان لێرە پێشکەشەکرێت و بەروبوومە ئاژەڵەکانیش پێشکەشەکرێت وەکو بابەتی سپیایەکان. طبعاً لە ناو دەشتی زەڵەیە زۆرترین ڕێژە کاڵک هەیە و کۆتا ناوچەیە کە کاڵکتیایە سەوزە بێ و دەتوانم بڵێم درێژە بێتەوە ماوەکەی تاوەکو کۆتایی ئەم مانگە کە کۆتا وەجبەی کاڵەکەکە دەرەچێت. زۆربەی کات ئەم کاڵەکانە لەبەرەوەی کە خەڵک لە ساڵانی ڕابردووە تێر بووە لە تامی کاڵک و ئەوانە لە کۆتایەکانە عادەتەن وەک پێویست ناچن بەدەم بەرەبوومەکانەوە. بەڵام ئێمە فکرەکەمان لەسەر ئەوە بوو کە بتوانین وا بکەین ئەو جوتیارانە دڵخۆشکەین، لانی کەم ئەو جوتیارانی سنوورانە کە کارەکەن بتوانن بەروبوومەکانیان بشنە و ئیسفادەی لێ بکەن. باشە، ژمارەیەکی باش لە جوتیار هاتوون بۆی کە بەشداریکەن. ژمارەیان زیاتر لە 100 جوتیارە کە بەشداریەکەن لە فستیڤاڵەکە و ئێمە زیاتر لە 100 کەپڕمان دابین کردووە. ئەوەی خۆشبەختانە بتوانین لێرە باسی بکەین ئەوە بوو کە دەستگای میدیای کورسات کە بوو بە سپۆنسەری ئەم فستیڤاڵە بڕیاریەوەی یاکە بێ هەموو جوتیارێک بەبێ بەرامبەر بەشداریکە لە فستیڤاڵ، هەموو جوتیارێک بێ بەرامبەر لەو فستیڤاڵە بەشدار جوتیارێک باشوانێ بەشداری بکات و جوتیارانی ئەو سنوورەمان زیاتر جوتیاران تا چەند دڵخۆشن بە بەشداریکردنیان و لەگەڵ ئەوەشا کە هەم بەرهەمەکەیان
نمایشەکان لەو فیستیڤالەیە و بێبەرامبەریشە بەشداریکردن بێگومان هاتنە پێشەوەیەکی زۆر هەیە لە بابەتەکەیە و گروتینێکی زۆر هەیە ئەنجا کاتێککە ئێمە با بڵین ئەم بابەتەمان باس کرد لەگەڵیانە خۆشبەختانە هەر یەکە لە ئەو گوندانەی ئەو چواردەورە هاوکارمان بوون و یەکە بە یەکە خۆیان پەیوەندیەکەن بە کۆمپانیەکەەوە بۆەوەی کە بتوانن جێگەیان بۆ دابین بکەین. زۆر باشە کاکسیڤان بە ڕای بەڕێزت سازکردنی ئەم جۆرە ڤێستیڤاڵانە ئەمە تا چۆنە بێتەوە کارێک بۆ ساختکردنەوە بە بازارکردنی بەرهەمی جوتیاران بە دڵنیایی گرنگە چونکە ئەو جوتیارانە ڕۆژانە لە 4 بۆ 5 بەیانی کارەکان تانزیی 4 بۆ 5 ئێوارە خەریکی فەلاحەتن لەسەر زەویەکانیان و چاکی کەن ڕێکخن بێگومان مەجای بە بازارکردنیان نابێت. ئێمە بیرمان لەوە کردەوە کە تەنها ئەلوە نییە بۆ ئەوەی کە ئەم بەروبووبانی لێساغ بکرێتەوە بەڵێ ئەکرێ ڕاستەوخۆ جوتیار لەگەڵ هاوڵاتیە کۆنێکتکەین بە یەکەوە تاوەکو بتوانن بەرهەمەکانیان لێ بکڕن بە نرخێکی باشتر چکە ئێمە ئازاین کاتێکە و جوتیارێک بەروبوومەکانیە باتە ناو هەلووە بە نرخی بازار بامەڵی لەگەڵاکرێ و بە نرخێکی داشکێنرای توانی بڵین جوملە بەڵام لێرە جوتیارەکە ڕاستەوخۆ بە نرخی مفرە دەیفرۆشێت کە ئەمەش سوود و قازانجێکی باشێت بگومان بەروبوومێکی فرێش و تازەش پێشکەش بە کڕێگەرانەکرێت ئەنجا لەناو ئەم فستیڤالە ئەوەی کە بەلامانەوە گرنگە باسی بکەین چەندەها مناڵی جوتیارمان هەیە یەکێک لە ئەو کاتێک ئێمە سەردانی سەر زەویەکانمان کرد مناڵێکی وەبزانام 12 ساڵ 13 ساڵ بۆ هاو وتی من دوو دۆنم زەوی کاڵەکم چاندۆ تخوا ئێوەی فرۆشن یعنی ئەوە وای لێ کردین کە گروتینێکی زیاتر بێن لە ئیشەکە ئەو مناڵەش بەشدارە بێت بەڵێ ئەو مناڵەش بەشدارە بێت لە فستیڤالەکەی و بەروبوومی کاڵەکی هەیە و لە هەمان کاتە ئێمە بیرمان نەچێت لەو سنوورە ترێ هەیە با بڵێن شووتی هەیە تامە ئەو بەروبوومانی لێ هەنجیر هەیە تەنەها بەرهەمی کوشت و هەموو میوە وەرزیەکان بەتایبەت بۆ ئێستا کە کاتیەتی بخرێتە بازارەوە ئێستا لە فستیڤالەکە بوون هەیە ئەوەی کە بەلای منەوە گرنگە لەم ڕۆیا باسی بکەم کڕینی هەر بەرهەمێک کاڵک بێ یاخود هەر بەرهەمێکی کوشت و کاڵی بێ لەم فستیڤالەیە توان بڵێم ئەرکێکی نیشتیمانیە کاتێک کە تۆ یەید ئەم بەرهەمە لەو جوتیاراکری دڵی خۆشەکەی تەرجیعەکەی کوردستان ئاوادانەکەیتەوە کوردستان ئاوادانکردنەوە مەبەستمان لە چییە یەکێک لە سێکتەرە گرنگەکانی ئابووری وڵات بریتێ لە کشت و کاڵ ئێمە ئەگەر پشت بە کشت و کاڵی خۆمان ببەستین حتمما پێویستمان بەوە نییە کە ئێمە لە دەرەوە بەروبووم هاوردە بکەین ئێمەش ناوچەکانمان ئەرزەکانی بەپیتە و شایانی ئەوەیە کە جوتیارەکانمان هەمبێک باڵین بتوانن بەپیترین خاکمان هەیە ئەو خاک و ئاو هەوایی کە لە کوردستانە بوونی هەیە لە هیچ شوێنێکی دنیاە بوونی نییە ئەکرێت بڵێن ئەم فستیڤالانە جگەلەوەی کە بەرهەمی جوتیاران ڕاستەوخۆ بۆ هاوڵاتی ئەگوازرێتەوە ڕاستەوخۆ پەیوەندی جوتیار دروستەکە لەگەڵ هاوڵاتیە کە بەرهەمەکە لە جوتیارەکە ئەکرێت بازارکردنێکی باش بۆ دەرەوەی ناوخۆ دروستەکات بەڵێ ئەم بەرهەمانە بەرهەمی ئەم جوتیارانە ئەم بەرهەمە ناوازەی کە لە خاکی کوردستانە بوونی هەیە هەناردی دەرەوکرێت بەڵێ ئێستا ئەم نوع فستیڤالانە وەکو فستیڤالی هەنارێکێک لەوانە ئێستا وردە هەناردی دەرەوەکرێت چونکە خەڵکی بینێ کۆمپانیەکانە بینێت تەرجیع بن بۆی کە بەروبوومەکان بەرنە دەرەوەی وڵات طبعاً ئەو بابەتانی کە ئێمە ئێستا هەبانە لەناو ئەو فستیڤالەیە مەرج نییە بەتەنیا کورد بێت یعنی لە ناوچەکانی خوار و عێراقیشەوە کە لە بەرەوەی لێوێ ئەم ناوچەی دەشتی زەڵێ فێنکە تا ڕادەیەک زۆر لەبارە بۆ فەلاحەت ئەوانی ژیان لەوێ کڕن یعنی هەر بەستەکەمان بەتەنیا وڵاتیش نییە لەوێ و کاتێک ئێمە بە بازارکردنمان بۆ کرد کە ئێمە باسی بە بازارکردنی ئەم بەروبوومان ناکەین هەدەفمان لەوەیە کە جوتیارێک نازانێت چۆن بە بازاری بکە بەرهەمەکەی تەنها ئەوە توانێت بەرهەمی بێنێ ئێمە لە ڕووی ئەکادمی و لە ڕووی بازارەوە شارەزاییمان هەیە لەو بارە تاوان کۆمپانیای مۆرینا ئەمە یەکەم فستیڤالی نییە لە مانگی 6 ئەم ساڵیشا فستیڤالێکی ترمان کرد بە ناوی فستیڤالی مەولانە 4,000 کەس سەردانی کرد کە بۆ هۆی ئەوەی کە لە چواردەوری هەموو سلێمانی و خەڵک سەردانمان بکات ینی بەتەنیا سلێمانی نییە و لەمان کاتا پێشبینیەکان ئەم فستیڤالە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی بەشداری بکات بە دڵنیایی بەشداریەکەن چونکە ئەو متمانەی کە بەدەستمان هێناوە لە ماوەی ڕابردووە لە دروستکردنی فستیڤالەکان تاوان بە پاڵپشتی دەستگای میدیایی کورسات ئەم فستیڤالە ئەگەر ئەوان نەبوونایە ئێمە نەمانەتوانین بودجەیەکی باشی تێچێت هەڵسان بە سپۆنسەر ئێمەش هەر بابەتێک بۆ خزمەتکردنی
کۆمەلگا بێ بە دڵنیاییەوە ئەرکی سەرشانمانە جێبەجێیەکەین. کاکسیڤان باسێکی ئەو بکەم ئێستا بۆ ئەگەر جوتیارێک بینەری ئەم پرۆگرامە بێ و بەشداری ئەم فێستیڤاڵی نەکرد بێت چۆن بتوانێت پەیوەندی بە ئێوە بکات بۆ ئەوەی کە بەشدار بێ لە فێستیڤاڵەکە شوێن ماوە؟ بەڵێ لە ئێستا چەند شوێنێک بەردەستە شوێنەکان کەم ماون و هەموو جوتیارێک دەتوانێت لە ڕێگەی مختاری گوندەکەی خۆیەوە بەشداری بکات چونکە ئێمە ئەو گوندانەی چواردەوری فەستیڤاڵەکەمان کاملەن ئاگادار کردوتەوە و توانن پەیوەندیان پێکەن و لە ڕێگەی مختارەکانیانەوە ناونووسن ئەمەش لە پێناو چی ئاوامان کردووە لە پێناو ئەوەی کە خەڵکی دەرەکی نێتە ناو فەستیڤاڵەکە بەروبوومی دەرەوەمان بۆ بێنەبێ هێنێتە ناو فەستیڤاڵەکە خۆشبەختانە لە ڕێگەی مختارانەوە ئەتوانن هاوکارمان بن لە دەست نیشانکردنی ئەوەی کە بەڵێ ئەمە فەلاحی ئەو سنوورەیە و باخی هەیە لە مۆنتەقەیە. باش کاکسیڤان شوێنی کە دیاریتان کردەوە بۆ ئەنجامدانی فێستیڤاڵەکە هەم لە ڕێگەی گەشتنی هاوڵاتیانەوە بۆ شوێنەکە هەم ئەو شوێنی کە فێستیڤاڵەکەی تیا ئەنجامێت شوێنێکی گونجاوە یان ڕێگەیەکی گونجاوە کە هاوڵاتیان بەڵێ ڕێگەکە زۆر گونجاوە لە سلێمانیەوە کە دەرەچیت ئەڕۆی ناعەربەت پاش عەربەت شەناخچیان هەیە لێوە هەر بە جادەکەی شەناخچیانە بە جادە خێرەکەیە بڕۆی نەگەینە ناو فەستیڤاڵەکە یعنی ئەتوانم بڵێم یەک ڕاستە ڕێگەیە و 45 دقیقە لە سلێمانیە و دوورە و ئەم فەستیڤاڵە ئەوە ئەهێنێت کە خەڵکی سلێمانی 45 دقیقە بڕێت نەکەن خەڵکی سلێمانی خەڵکی پارێزگاکانی دیکە خەڵکی قەزا و ناحیەکان و گەشتیاران سەردانی ئەم فێستیڤاڵە بکەن زۆر جیاوازە تۆ لە جوتیارەکە خۆی کە ڕەنج و ماندووبوونی کێشاوە ئەو بەرهەمەی بەرهەم هێناوە تۆ ڕاستەخۆ بەرهەمەکە لەو کڕیت هەمان پرسیاریان لێ کردم لە هەفتەی ڕابردووە کە ئایا بەڵێ خەڵکە چێ بۆ ئەو سنوورە تم زۆر ئاسایە ئەمە 2 سەعات ڕێگا بڕین بۆ خواردنی کەبابێک لە هەندێک ناوچەی دەرۆی بەڵام 45 دقیقە ڕێ ڕاستەکمان فێستیڤاڵی تریشە بۆ لە شوێنی زۆر دوورتر لە سلێمانیەوە و ژمارەی زۆریش لە هاوڵاتیان سەردانیان کردووە. کاکسیڤان بۆمان باسکە ئامادەکاریەکان چۆنن لە ئێستاە گەیشتون بەکوێ تەواوی شوێنەکە ئامادەیە بۆ فێستیڤاڵەکە؟ ئامادەکاریەکان زۆر باشە ڕابڕێەوە تاوان کاکسورێن ماندوونە ناسانە هەوڵەیە دەکو خۆی و تیمەکەی کە کارەکەن لەسەریە و ئێمەژەکو کۆمپانیای مۆرینا و کۆمپانیای کورڤژن کە کارەکەین لە بە بازارکردنەکەیە ئەوەی کە بەلامانەوە گرنگە ئێمە بتوانین شتەکان لە کاتی خۆیان ئامادەکەین بەڵێ ئێستا ئەرزەکە ئامادە کراوە و خەریکی ئامادەکارین بۆ دانانی کەپرەکان ستەیجێکیشمانە بێت ئەمە بڵێم ستەیجەکە تەواو لەسەر دەستور و کولتوری کوردەواری ڕێگەکە ئەم ستەیجێکە هەبێت لەویا با بڵین کۆمەڵێک چالاکی هوەری و کولتوری پێشکەشە ئەوەشی تیا هەیە جگە هەر تەنیا فرۆشتنی بەرهەمە کشتتوکاڵەکان نییە ژیانی لادێگە گوازینەوە و دەستگای میدیای کورسال لە سێ ڕۆژە بە بەردەوامی پەخشیە بێت لە ناو فەستیڤاڵەکە و چەندین گۆرانێبێژی ئەو سنوورە ئەتوانین لەوێ پێشکەشیان کەین پرۆگرامەکانیان و ئەوەی کە بەلامەوە گرنگە هەوڵمان نەیەوە زۆر مۆدێرن بیکەین حەزمان کردووە زیاتر کولتوری کوردی بپارێزین و حەزمان کردووە کە ئەو مەجای کولتورە هەتا لە جۆلوبەرگیان و لە دیکۆر و لە دیزاینی فەستیڤاڵەکە لە بەرچاوی بگرین چونکە بەڕاستی ئەمانەوێت ئەو هەستە بگوازینەوە کە تۆ ڕۆی لە جوتیارێک شتەکڕی باشە تەنیا فرۆشتنی بەرهەمە کشتتوکاڵەکانە و لەگەڵەوەی ئەو ستێجەتان ئامادە کردووە یان خواردنیش ئامادەکرێت بەڵێ بێگومانەکان لەو سنوورێ ڕەنگە کەسانێکە بن حەزکان ژەمێکی خۆیان بێنە ئەو فێستیڤاڵەکانە خواردن بەڵێ تەوانە بێت لە خواردن هەبێت چونکە مەسەلەن لە ناو ئەو سنووریا لە کاتژمێر 5 هەتا دەیشە و ژەمێک ناخواردنی ئەوارەی تێکەوێت کۆمەڵێک مەڕامیش بەشدارن لە ناو فەستیڤاڵەکەیە بە پێشکەشکردنی هەر خواردنی کوردەواری لەوێش داوامان کردو خواردنی غیری کوردەواری پێشکەش نەکرێت زۆر جوانە کەواتە بەشداریکردنیشمان ئەگەر بە ئێماچین بەجلی کوردی وبچین زۆر جوانە بێت زۆر بەجلی کوردی و بڕۆین ئەوە پاڵپشتێکی جوانترە بێ بۆ فەستیڤاڵەکە. کاکسیڤان لە ڕووی نرخەوە بۆ نمونە ئەم فێستیڤاڵانە چۆن کارتان لەسەرەوە کردووە منێک کە 45 خولەک ببڕم بۆی کە بگەمە ئەو فێستیڤاڵە نرخی شتەکان گونجاو بێت نرخێک نەبێت کە ئیتر چۆنەڵی جارێکتر بڵام سەردانی و فێستیڤاڵانە ناکەم و چونکە نرخی شتەکان زۆر گرانە. بەڵێ کاتێک نرخی فێستیڤاڵەکان گرانە ئەگەر بێت و ئەو خاوەن کارانە پارە بن بە فەستیڤاڵەکە بەڵام خاوەنکارەکان لێرە هیچ ڕەپارێکیان نەیە کەواتە ناتوانن هیچ نرخێکی زیادە لەسەر بەروبوومەکانیاندا چاودێریتان هەیە بەسەر جوتیارەکانەوە چونکە ئێمە لێرە چینی جوتیارمان هەڵبژاردوو ئەم چینە ماندوونە ناسرین چینی کۆمەڵگان حاڵەتەیە
ئەو نرخانەشی کە دانراوە من ئەتوانم ئەوە بڵێم کە ئەگەر بەروبوومێکی کوردەواری ئێمە دڵنیابینەوە 100% بەروبوومێکی کوردەواریە چەند 250 پێم وایە کە فەرق هەیە مای ئەوەیە کە ئێمە بیکڕین بۆ پاڵپشتی بۆ کاکسیوان دەستە خۆش بێ وەکو دواپرسیاری من جارێکی تر شوێنەکەمان بە وردی پێ بڵێرەوە بۆی هاوڵاتیان بە چاویان ئێمە لە دەشتی زەڵەیەکەین کە کاتە شارباژێڕی تەخت و لە سلێمانیەوە کە دەرەچینە ڕۆینە عربەت لە دوای عربەتەوە چینە سەر جادەکەی شەناختیان و لێوێەوە ئەتوانم بڵم 5-6 دقە ڕێە بڕین و ئەگەینە ناو فەستیڤالەکە یعنی هەر بەسەر جادەکەەوە بڕۆیت بە جادەقیرەکە ڕۆژی چوارشەمە بەڵێ لە ڕۆژی چوارشەما کرێت کاژمێر 5 ئێوارە چواری نۆ کاژمێر 5 ئێوارە فستیڤالەکە دەست پێکات تا دەیشەو نانە بەبستمەوەیە چەند ڕۆژ بەردەوام بێت تاوەکو هەینی بەردەوامە تاوەکو ڕۆژی هەینی کاتژمێر دەی شەوی ڕۆژی هەینی بەرداوامە بێت دەستە خۆش هەبێت ئاماژی پێ بێت سوپاسانەکەم ئەوەی کە بەلامەوە گرنگە تەنها ئەوەیە ئێمە پێویستەکە پاڵپشتی لە بەرهەمی ئەو جوتیارانە بکەین و دەستخۆشی لە هەموو لایەکە دەستخۆشی بۆ ئێوەش مانزونە سپاس بۆ زانیارەکانت